باشە کچە جوانەکەم ئێستا پێم برێ چار جارە شەش دەکات چەند؟ بیست و چار. ئافرین کچە جوانەکەی بابا ئافرین. نانا بەڕاستی زۆر زۆر جیرەچە ئافرین کچی بابا ئافرین. ئەگەر هەشتی جارانی نۆی بکەین نۆی کەمی نۆی بکەین دوایش نۆی جوارانی نۆی بکەینەوە دوایش نۆی کەمی هەشتی بکەین هەشتیش کۆی نۆی بکەین دوای هەموو ژمارەکان کۆ بکەینەوە جارانی هەشتی بکەین دواتر هەشتیش کەمی سێ بکەین و نۆش کۆی هەمووی بکەین دواتریش هەموو ژمارەکان کەمی هەشتی بکەین و ئێستاش پێم بڵێ ئەنشتاین لە سای چەند کارەبای دۆزیەوە؟ وەڵڵا هیچ تێ نەگەیشتم وەڵڵا هیچ تێ نەگەیشتم کوڕم ئەمن پارەت لەو خەرج دەکەم تاکو بە جوانی بخێن سەرم بەسکێ ناو خەڵکی نەکەوا هێڕ و هوڕبی هیچ نەزانی کوڕم ئەوها نابێستم بچمە ناو خەڵکی چ برێم وەڵڵا کوڕەکەم هیچ نازانیتن ئاخر هۆ بە سندان ئاخر داد ئاخر زاری مار هەستا بڕۆ ژۆرەکەت بخینە دەی خوێڕیارێ وەڵڵا